بڕیاری دادگای فێدراڵ کۆتایی بەگشت بۆ چوونەکان کرد و وادەی هەڵبژاردننی داهاتووی دیار کرد. بەڵام چوونەکان پاش ئەم بڕیارە داوای چوار مەرجیان کرد بۆ ئەوەی بەشداری پرۆسەی هەڵبژاردن ببن. ئەگەر ئەو مەرجانەی کە دانراوە بۆ هەڵبژاردن لە بڕیارەکەی حکوومەت و ئێستش ئەخرێتە ناو یاسای یا ئەو هەموارکردنی کە لە یاسای هەڵبژاردن ناکرێ، ئەگەر ئەو شەرتانە جێبەجێ نەکرێن کورد و سونە زەرورمەند دەبن. بەڵام پەرلەمان پێویستە و ئەندامانی پەرلەمان بە کارایی چاودێری جێبەجێکردنی و مەرجانە بکەن بۆی بارێکی تەندروست بکرێکە هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێ. ئەندامێکی هاوپەیمانی نیشتیمانی ڕدەگەنێت کە حکوومەتی عێراق لەوانەیە توانای جێبەجێکردنی مەرجەکانی خۆی نەبێ و ئاوارەکان بۆ شوێنی خۆیان بگەڕێنێتەوە. بۆیە بڕیاری دادگا بڕیارێکی کۆتایە و هیچ بە دوادار چوونێکی تری بۆ نییە. ربما الحكومة لا تستطيع أو ربما يكون لەوانەیە حکوومەت نەتوانێت یان لە توانەدا نەبێت ئەو مەرجانە جێبەجێ بکات بە تایبەتی دەربارەی ئاوارە بووان. ئەمەش ئەوە دەگەێنێت کە بارودۆخەکان گۆڕانی بەسەردادێت لە دانیشتنی یەکەم ڕێکەوتنی لەسەر نەکرا، بەڵام هەردوو لاکە ئەویان لەبیر چۆتەوە کە ئەو بڕیاری دادگای باڵای فیدراڵە و هەموو لایەک دەبێت پابەندی بێت چ مەرجەکان جێبەجێ بوو بێدیاننا. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕدەگەینێ کە وڵاتانی دەرەچی و زلهێزەکان پێکاتون کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ. الفيري بارادوكسك يعني مفارقة كهاي بوشي سيوهيكي دازدي 2007 مادة 140 هتا بجهنيان أبخوجي مادة كي دستوري بو للفيري وسط ديارك وهم أمريكي وهم إيران أبدالة دور برج قال هندينا كوهل بزن دمي خوبي تكرن بر هندي كرد والسنجي أواكي قانوني هات نخاباند. دادگای فیدراڵی عێراقی بڕیارەکانی خۆی دا و دەبێ گشتلانێک ڕێز دەم بڕیارە بگرن و هەڵبژاردنیش سەرڕای گشت کێشەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێت. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.